I can't sleep. She was a pretty little liar who cut me deep. 'Cause she left me here alone. السلام عليكم ورحمة بخير بين بو كانال نوي كم كانالي أحمد BTV. أما يكم فلوجي كانال كما لو أنا عندك تمرين أما فلوجي كم نية بيشتر يعني فلوج وشتان كردي راسته بس لا غير كانال بو أما كانالي كي نوي بكم ناوي أحمد BTV بسيرجنا كم BTV كعين زي بي لا بلالاتوا أحمد BTV. أم جارا گشتێک دەکەین بەرەو شوێنێک لە پشت زاخۆیە با بڕۆین بنین شوێنەکە کۆیە بە لۆکیشن پیشتان بدەم با بڕۆینەوە شوێن. هاوڕێن دوای چەند تقریبان 4 ساعت گەشتنەوە شوێنە 189 کیلومتر دوورە لە قەزای بەردەڕەش ڕاستەوە 4 ساعت زۆرە لە بۆ کیلومترەی بەڵام ڕێگاکانی زۆر خۆش نەبوون کەمە کوچەوەشتانی تا بوو لۆفە و پێچۆشتانە دوای مادووبینە گەشتنە شوێنەکەی ئەو جەماعەتیش لەولانە ئاوچتە هەموو ئێستا دەچین تەماشای وڵایەنیش دەکەین ئەو شوێنە کۆیە بە بۆتان بڵێم لە لۆکیشنەکە بتانەوێت سەرەتانی بکەن پێ دەڵێن گوندی سۆریە گوندی سۆریە سەر بە کۆمەڵگەها بێگۆڤایە کۆمەڵگا بێگۆڤەش تەبان سەر بە ناحیەی باتیفە ناحیەی باتیفەش سەر بە قەزای زاخۆیە قەزای زاخۆش سەر بە پارێزگای دهۆکە ئەوجا بە لەگەڵ جەماعەتیش بچنەوە لایە وەلایەنتانیش لۆ تەسویر دەکەین بابزانین چی هەیە بەڕاستی جەوەکی زۆر خۆشە ئەوجا ئەو شەو بە تەماین ئەلێرە ببینینەوە یعنی خێمە و جلک و تەرتیبات و باریف و بەتەنی و ئەومان هینایە جەماعەتیش لەولایە وا دیجێ خۆیان پێکردیە و داوە دەڕوە جا ئەوەش ئاوەکەیە ئەوەش جێی نووسنێ ئەها تەماشایەکە ئەوە جەوە جەوە جەو شێب جەوەکە چکووە ڕاستی زۆر خۆشە جەماعەتیش مەشغوڵن تکەی لێ دەدەن شێخ عەمار خۆماندی نەبیتی؟ نا وەڵڵا شێخ عەمار زۆر جوان تکەی لێ دەدا جەماعەت ئەوە شوالیە فکر نەکەین عەلی خار تەماتە دەکات عەلی چۆ دەڕوات؟ بەلای بەردەوام جەماعەت لەولایەش تکەی لێ دەدەن کا مام سەشتە مهمەکە کەدام بچم سەردانێکی کەونانە بەس ڕاوستە بقرآن سر الرمز دالوت بكم يا بسم الله دالوت بكم كاكا بزن داخوري برني كوري بس كوريا رامي باب الدايد أمدي نمش خواردية بس زار أول سكويريتي سين گشتێک كاسبوش بینه بس لبي برنبتو ها بینه ناتوی برنبتو دای جماعت بگرن
ئەوە چیەوە ئەوە چیەوە ئەو جەماعەتەش کۆنکانی دەکەن وەزات تۆیە هەمە حاجی جەماعەت باشە 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 کە مامۆستا یەک پیلی سارسەتم لە با دەستێت و خاڵ كشفناك أنا ناري نوا علي دستت ئەو سەرفە جور ما وضعك الشرعة بڕۆ لە سەحکی وەرە 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 يلا اوه جوجوكري والله فرد ابلع اللوبي علوبي اللوبي حمي حاجي حمي حاجي اللوبي هون توسع ملكه ترسم خالك عاشق منك تاخذ ودوستي وبارناك ابرا هكذا بيني مخالة مستاني أتو تبلي لي ده أتوش شابلة يعني هردوك صفقة حبيبي صفقة قولوا مدنية استاذ شابك لو خوب الساعة أي بودستي ولا أي ديش بخدای بەدەستێ من گرتیتم موافیس شتێک بەخدای گرتیتم كريم فتكا أي ديش وانی وانی دست بينا فيش أتو برا دستي بازني أوي فت فتكا هردوك وشي قد ما تبص بالعاب مني ناوي نا برواني دي بكا برواني دي بكا برواني دي بكا تسافلي لي ده تسافلي لي ده ئەو مانگەشەوە بۆ سەعات 3:20 دقیقەی دەمانێت خۆمانی دەمانێت برین بەس پێ ناکەی تەماشای جەماعەتیش هەستا هەرکەسیان دەگەن ژێ دەکەن نێژی بەعنی بۆ ئەمەش ئەوە جەوە ئەلێرە بنۆی لێ بنەوەتیش ئەوە بین جەوە هەتا سوبەی شەوشەر باني باش زعما تقريبا ساعات 8:70 وزول لم يجدر استعمل تقريبا ساعات هذه ساعة نسمع الله وشو همو ساعات لا ساعات ساعاتك زور ساعات على شيء داري هنا لو تشريبي تاعك عاشق صالح هوا بدنا نشوف تاكسي الدنيا شيء قراني وش كان من القطار بس نقول تمشي وتزوي كان دبرا بابا برو دبرا جماعتش و أنا ترتيب ده كانوا خاين ده كانوا أتاكل دواء فانا كلين إنه مش شوية كان يكتر لقل ما بنو بيناري بن برا هو الشيف عمار قال ما أنا بزان تساكر ديا عمار هو تساكر ديا والله هو تريد ما تساكر ديا إن شاء الله منو كاك حما باو كاري كاك حما تساكر ديا إن شاء الله دواي نش دخوين إن شاء الله محمد أوت يا ولاي شيء كابرنزا كابر مو برنزي إلا هذا ده يا دبل هذا ولا لا هذا ده إلا أتو هذا وكشفناك وزاري بس منزلك يا
و برا جەماعەت لە مزگەفتیانەوە جەماعەت تەرتیباتیان کردیا دەستخۆش شێف عەمار و ئەحمەد و شێخی سەرەوە وەڵا برا تعیش ئێ وەڵا جەماعەت لەو شوێنی گەشتیارێکە لێ بوون سووریەوەی کەوتەم باس کرد ئەلێرێکەنەماین و هەدنا شوێنیشت کە ئێستاش ببینین پێکەوە بردی دەلال لە شێرەزا ئەمجان دەزانەوە پردێکە بەناوبانگە لە زاخۆ بردی دەلال ئەوە نوێ کراوەتەوە ئەو لایانەی خۆش خەمە حاجە دێت ئەو لایە بارەکەیەک چەندی منش ێرە ببین جەماعەت وەکو دیمەنەکانی کوردی دەلالی زاخۆتانیش بینی منیش ئێستا خۆم یعنی لە سەر پردەکەمە گەشتیشی خۆشمان کرد پێکەوە زێر شوێنی خۆشمان بینی کە پێشتر نەمان بینی بوو نزیکی سنووری تورکیا بووین ئەو شوێنەی کە سووریا هەندێک لێرێکە باس نەکرد ینی زۆر دەگوترە کە چایەکان پەکەکە و شتی لێە چونکە من لە کاتی دروستکردنی ڤلۆگەکە چەند جارگانی کامیرەکەم کە دانابوو پێمیان دەگوت کە کامیرەکەت لا ببێ باشتر لەبەر لەوانەیە پەکەکە و شتەوەی ببینن قبول نەکەمی ڕۆشتانە بەسیسمە بەخۆوەمان نەبینیم بەس لە شتەوەکەی دا یەک دەرگوێمان لە گرمەی تۆپی تارە بوو کە پێدەتوزەیەکی قەسف کرده بێت وارووا لەو چە ناوچەش دەتوانی ئەوەش ببینیم زۆر شوێنی معسکەر و ئەوانەی ببینی معسکەرە تورکەکان کە ناوخاکی کوردستاندا نابوو نازانم چ مەسەلە بوو لێرەش دێنێ کۆتایی یەکەم ڤلۆگی کەناڵان نوێیەکەم هیوادارم مەدڵتان بێت دەبێتەنەتی لایکی ڤیدیۆکە بکەن سبسکرایبی چەناڵەکەم بکەن لە کۆمنتڕاتان بنووسن لەسەر ڤلۆگەکە چیە ڕەخنەوە پێشنیارێک تاکو ڤلۆگی هێشتکە خواتان لەگەڵ